وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. همومان دزانين دنيا دار الممر، قيامت دار المقر. بێگومان لە سەفەردا هەموو شتێک بەدڵی تۆ نابێ، چەندە سەفەرەکەت خۆش بێ. جێگای مانەوەت لە سەفەرەکەدا باشترین جێگا بێ، لە باشترین هۆتێل بمێنیتەوە. هاوڵەکانت زۆر کەسی باش و گونجاو و بەڕێز بن لەگەڵتا. بێپارە نەبی لەو سەفەرەدا، بە دڵنیاییەوە هەر ماندوویت و هەر ماندوێتیت پێوە دیارە و هەر قەلەقی بۆ گەڕانەوە بۆ ماڵەکەی خۆت، بۆ وڵاتی خۆت. هەموو شتێک لەو سەفەرەدا ئیلا بەدڵی تۆ نابێ. النعيم المطلق والسعادة التامة والطمأنينة التي لا يخالجها قلق والصحة التي لا يساورها مرض هي في الجنة فقط. خۆشی ڕەها، خۆشی ڕەها، چێژوەرگرتنی ڕەهای لووتکەیی، خۆشبەختی و بەختەوەری تەواو، دڵنیاییە کە قەلەقی و ڕاڕایی لەگەڵا نەبێ و دڵەڕاوچێت توش نەبێ، تەندروست باشیە کە ترسی نەخۆشکەوتنی لەگەڵا نەبێ، تەنها و تەنها لە بەهەشتایە و لە هیچ شوێنێکی ترا دەست ناکەوێ. لێرەدا پرسیارێک دەکرێت: بۆچی دەبێت کەس لە دنیادا تەواو ئاسوودە نەبێ؟ هەرچی تۆ دەیبینی بە دڵنیاییەوە خەمێکی هەیە. بەڕووکەش مەخەڵەتێ، مەرج نییە پێکەنین نیشانەی شادمانی ناودڵ بێ. بەخوا زۆر کەس قاقا لێ دەدا، بەڵام ئەگەر دیوەن شاراوەکەی ناو ناخی ببینی، بڕواتان هەبێ لە هەموو کەس لەواچێ خەمبارتر بێ. ئەڵێن کەسێک چۆ لای پزیشکێکی دەرونی، وتی دڵم زۆر تەنگە، بەردەوام دەرونم گوشراوە. جا بەڕێزان، نەخۆشی دەرونی زۆر لە نەخۆشی جەستەیی سامناکترە. نەخۆشی دەرونی بەس شیفا لای ئەڵڵایە، دکتۆری دەرونیش سەبەبێکە عیلاجەکان، هۆکارەکان، شوێنەکانی ئامۆژگاریکردن ئەگەر ئیستیفادەیەکی هەبێ. هێستا چارەسەرکردنی نەخۆشی جەستەیی زۆر ئاسانترە. ئەم کەسە چۆ لای ئەو دکتۆری دەرونیە، وتی قوربان دکتۆر زۆر دڵم تەنگە. دکتۆر هەندێک حەب و عیلاجی بۆ نووسی، وتی بەڵام لەگەڵیشە پێم باشە بچێ کۆڕ و دانیشتنێکەوە کە قسەی خۆشی تێدایە، کە نوکتەی حەڵاڵ و خۆشی گونجاوی تیادە ژێڕدرێتەوە، سنوور نابەزێندرێ، کۆمەڵ خەڵک کە دڵت پێیان بکرێتەوە. کەسەکە دڵتەنگەکە وتی وەڵڵای جەنابی دکتۆر، من هاوڕێکی بەو شێوەیەم نییە، کە سوکارێکی ئەو تۆشم نییە، پیاوی ناو کۆڕ و کۆمەڵیش نیم، لەکوێ هەموو شەوێ ئەو مەدیس و شتە خۆشانە بدۆزمەوە؟ وتی دەی ئامۆژگاری دەکەم بڕۆ سەیری شانۆگەری بکە. شانۆگەری کۆمیدیایە کە ئێستا بێتام کراوە. ئێنە کۆمیدی هەیە، شتی کۆمیدی و پێکەنینیشە، بەڵام قسەی معقول و جوان و ڕێکوپێکی تێدایە و ئامانجداریشە لە ڕێی کۆمیدیا و ئامانجەکە دەگەێنێ. بە زەمانەی ئێستا بەڕاستی هەر سوکایەتیە بەخۆیان و سوکایەتیە بۆ جەماوەرە کە سەیری دەکات و لە ڕوویەوە، و سوکایەتیە و نووشەی ناشرین فێری منداڵەکانیشمان دەکەن. وتی دکتۆرەکە وتی بیستومە ئەڵێن ئەکتەرێک هەیە، شانۆکارێک هەیە، بە شانۆکانی هەر سەر بە قوڕ دێنێتە پێکەنین. وتی ناوی فڵان کەسە. ئەتر خەڵکی شارەکە من دەرفەتم نییە و نەچوم بۆ شوێنانە سەیری ئەو شانۆگەریانەکەم بەهۆی دەوامی خەستخانە لە بەیانیان و دوای نڕوان لە نۆرینگە و عیادەکەی خۆم. ئەوە بڕۆ سەیری فڵان کەس کە لەوێ وەکو ئەو خەڵکە ئەوەندە پێدەکەنی بەویستی خوای گەورە خەمەکان لە سەد دڵ لادەچن. ئەڵێ کەسەکە دەستی کرد بە گریان. وتی بۆ ئەگری کاکە؟ وتی قوربان ئەو کەسە، ئەو هونەرمەندە، ئەو ئەکتەرە منم، ئەوە بۆ خۆم، بەخوا منەوە پیشەمە. لەبەر پارەکەم لەگەڵ ئەو دەرهێنەرانەدا هەموو دەوری عەسرێک دەسمە سەر شانۆ، ڕاستە سەر بە قوڕ دێنمە پێکەنین، بەڵام کە دێمەوە ماڵەوە پڕ بەدڵ دەگریم. ئەو خەمناکەی کە ئێستا هاتۆ بە لای جەنابەت و نەخۆشی دەرونی هەیە و دڵتەنگە، ئەو ئەکتەرە منم. بەڕێزان زۆر کەس بەڕووکەش پێ دەکەنێ، قەت بەڕووکەش مەخەڵەتێ. لەوە ئەچی ئەو کەسە لە دەروونەوە وێران بێ.
بەڵێ کەس نییە خۆشی تەواوی هەبێ لەسەر زەویدا بەڕوو کەشەکان تەماشا مەکە. بۆچی وایە؟ خوایە کە ئەرحەم الراحیمینە. بەڕێزانەمە پرسیارە بۆچی کەس نابێ خۆشی تەواوی لە ژیانە هەبێ؟ وڵامەکەی ئەوەیە چونکە مرۆڤ ئەگەر خۆی توانای بەسەر هەموو شتێکە هەبێ ئەوە پەنا بەخوا هەز دەکا کە پێویستی بەخوا نییە لە کاتێکە هەمیشە بۆ کەمتر لە چرکە پێویستیمان بەخوای پەروەردگارە. بۆ سەلامەتی عەقیدەکەتە خوای پەروەردگار تووشی ئەم ناڕەحەتیانە و دڵتەنگیانە دەکا بۆی هانا بۆ خوابەری. بەخوا مرۆڤ هەموو ژیانی وەکو بەهەشت بێ لە سنووری مرۆڤبوونی خۆی دەچێتە دەرەوە. نەعوذ بالله بە ساڵی شاوار ناکە یا ئەڵڵا. بەڵام خوای ئەرحەم الراحیمین ئەوەندە خۆشی دەوین ئەم بەندانەی خۆی خۆش دەوێت بۆ سەلامەتی عەقیدە و بیر و باوەڕمان ناچارمان دەکات ناوبەناو بڵین یا ئەڵڵا فریام کەوی. وتوكل على الله وكفى بالله وكيلا رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه وكيلا. الله پەروەردگاری ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە. ئێسەر زەوی کوێیە؟ لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژئاوا، یعنی هەموو خڕۆکەی سەرزەوی. لا إله إلا هو، هیچ کەسێک شایانی پەرستن نییە لە ڕۆژهەڵاتی سەرزەوی بۆ ڕۆژئاوای، لە باکووری بۆ باشووری، لە ئەرزی لە ئاسمانی إلا هو، إلا الله نەبێ. فاتخذه وكيلا، دەی تۆ ئیشی خۆت بدە دەست ئەو کەسە کە ئەڵڵایە. ئێستا کەسێک دەسەڵاتدار بێ بەڕێزان، بڵێن دەسەڵاتداری بەشی ڕۆژهەڵاتی زەویە. کەسێک دەسەڵاتدارە، دەسەڵاتداری بەشی ڕۆژئاوای زەویە. وا دانێ کە نییە. حکوومەتێک هەیە، سەرۆکێک هەیە، دەسەڵاتی بەسەر هەموو زەویدا هەیە. تۆ پەنا دەدا ناهێڵە خەڵک بتکوژێ، ناهێڵە خەڵک بێتە سەر ماڵەکەت، ناهێڵە خەڵک بتگرێ و ئازارتدا. بەڵام من پرسیار لە جەنابەت دەکەم، ئەو سەرۆکە دەتوانێت لە جەڵدەی دڵ بتپارێزێ؟ دەتوانێت لە نەخۆشی دڵ بتپارێزێ؟ ئەتوانێت لە شەکرە و زەخر بتپارێزێ؟ ئەتوانێت لە دڵتەنگی بتپارێزێ؟ خۆ دەتوانێت هەرچی خواردنی خۆشی بخاتە سەر مێز و سفرەی خواردنەکەت. بەڵام خۆشخۆری جیاوازە لەگەڵ خۆشحاڵی. دەتوانێت خواردنی خۆشت داتێ، بەڵام بەخوا ناتوانێت خۆشحاڵت کە. دەتوانێت پارەی زۆرت بداتێ لە پەنای ئەو سەرۆکەدا بی و کاری بۆ بکەی پارەی زۆر بخاتە بەردەستت، بەڵام ناتوانێت دەروونت ئارام کە. ئەی ئەمە بە چێ دەکرێت؟ فەتەخیذه وەکیلا، تۆ بەس ئەڵڵا بگرە بە پشت و پەنای خۆت. کەواتە ئەم ئاەتە بیرمان دەخاتەوە کە هیچ کات خۆت بەبێ کەس و بێ پشت و پەنا مەزانە. قەت خۆت مەکە بە کۆیلە و خۆت بۆ کەس زەلیل مەکە بۆ ئەڵڵا نەبێ سوبحانه وتەعالا. هەر کاتێ یەقینت بۆ دروست بوو کە تۆ بێ پشت و پەنانی و خواد لەگەڵا، ئەوە تامی ئیمانت کردووە. ئەزانی ئیمان تامی هەیە، شیرینی هەیە. چ کاتێک تامی ئیمان دەکەی ئەو کاتێک ئەم سێ سیفەتە تێدا بێت. ثلاث من فعلهن فقد طعم طعم الإيمان. سێ ڕەوشت هەیە لە هەر کەسێکا بێ شیرینی ئیمانی چەشتووە. یەکەمیان من عبد الله وحده فإنه لا إله إلا الله، کەسێک تەنها و تەنها ئەڵڵا دەپەرستێ، بەس هاوار بۆ خوا دەکات، لەگەڵ یا ئەڵڵادا یای شتێکی تری نییە، چونکە دەزانێ هیچ پەرستراوێک نییە لە ئەرز و ئاسماندا شایانی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێ. ئەو عەقیدەیە تامی ئیمانت پێدەشێژێ. ئیتر پێویستی دوای نییە پەنا بۆ کەسی تر بەری، بەس ئەڵڵا. دووەمیان وأعطى زكاة ماله طيبة بها نفسه، کاتێ زەکاتی ماڵەکەی دەبەخشێ، ماڵ زۆر شیرینە، جوتیارێکە تا ئەو گەنمەی دووریوەتەوە ئەو خەرمانەی سوور کردو. ئەزانیت چ زەحمەتێکی کێشاوە؟ ئەزانیت چەند چاوەڕێ بووە؟ کەسێکە ئەم پارەی تاکۆ کردوێتەوە و لە ملیۆنێکا 25,000 لێ دەرکا، لە دەفتەرێکە دوو وەرەقەونەوەی خۆی لێ دەرکا، بەڵام کاتێک کە دەری دەکا طیبة بها نفسه، ئای کە دڵی شادە. یعنی ئەو کاتەی بەدەستکەوتنی ماڵەکەت چەند خۆشحاڵ بووە کە خەرمانەکە کۆ دەکاتەوە و بە سەدان تەنەکە گەنم و دانەوێڵە لەوەیە، ئەو وەختەی کە بەرهەمی هێناوە چەند خۆشحاڵە کە زەکاتەکە ئەدا ئەوەندە خۆشحاڵە. ئەو وەختەی مرۆڤ پارەکەی دەستکەوتەوە و قازانجی حەڵاڵی کردووە چەند خۆشحاڵە کە زەکاتەکە دەدا بزانە سەیری دڵت کە ئەوەندە خۆشحاڵی دڵنیا بە طعم الئیمانت کردووە. هەیە زەکاتیش دەدا، بەخوا خێریش دەکا، سبحان الله چێژی ئیمان نابینێ. والله ئەڵی زەریبەی حکومەتداگا حکومەتە زاڵمە ئێمە زەریبەمان لێ دەستێنێ چەند ناڕەحەتین. بڕواتان هەبێ یەک کەس نییە بە زەریبەی ئەم حکومەتە خۆشحاڵ بێ.
کابرا دوکانی هەیە کابرا کرێ خانووی هەیە ینی تۆمبیلی باری هەبێ هەرچیەکی هەبێ کە لێ ئەستیانن یعنی لە ترسی گرتن نەبێ و لە ترسی نەڕۆشتنی کار نەبێ کەس زەریبە نادات چکە بڕای بە حکوومەتەکەی کە خزمەتت ناکاتەوە بەڵام زەکات وانە سبحان الله هەیە زەکات دەدا لە کاتی دەستکەوتنەکەی چەند خۆشحاڵن لە بەخشینەکەی خۆشحاڵترە بەڵام هەشە کە زەکات دەدا دڵی تەنگ دەبێ وازانە بە مەقاژ لە دڵی دەردێنن ئەمە بەس گوناهەکەی لەسەر لا چووە خوای گەورە ئەرحەم الراحیمینە لە قیامەتە زەکاتەکەی لەسەر لا بردووە و لە ڕیزی زەکات دەراندا نییە و ماڵەکان نابێتە ئاگر بۆی بەڵام تامی ئیمانی نەکرد چێژی ئیمانی نەچێشتووە هەرچەند زەکاتیشی داوە چکە پێی ناڕەحەتە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا لە بەرگی دەدا لە لاپەڕی 325 دەفەرمێ لە باوکم جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای جەلیم بیست مامۆستا مەلا عەبدوڵڵای جەلیزادە باوکی مەلای گەورەی کۆیە فەرمووی لە خزمەت شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانیدا بووم هەژارێکی ڕاستەقینە نەک سوالکەر چکە سوالکەر ئەوە پیشەیە هیچ نەیدەیەڕم بێ خێری زیاتر بێ بە تایبەتیوانی منداڵی بچووکیان لەگەڵە چونکە کەپارەتدا ئەو منداڵە لە ئێستاوە فەوتە ئەوی ژنەوەی دەبێ هەر سوالکەر دروست دەکە ئەفەمێ ئەو فەقیرە هات کاتی خۆی هەبوو بووە کاتی خۆی بەخوا مەڕدارێکی گەورە بووە پارەدارێکی گەورە بووە ئێستا لێ قەوماوە جاساوی کە بە هەژاری لە مناڵیەوە ڕادێ هەر زۆر باشترە من کوڕە هەژارم بەجلی هەژاری ڕاهاتوم قەت شاڵێکی گران بەهام لە بەرا نەبووە بە پێڵاوە شڕەکانی خۆم ڕاهاتوم فەرقم هەیە لەگەڵ کەسێککە لە ژیانیا جلێکی دڕاوی لە بەرا نەبووە لە ژیانیا دەستی بە گیفانی بێپارەدا نەکردووە لە ژیانیا پاتەی لاسێکی نەپێ نەکردووە ئەمە کەلێ قەوما زۆر خراپ لێی دەقەومێ مەلا عەبدوڵڵای جەلیزادە بە ڕەحمەتی بۆ مەلای گەورەی جێڕایەوە فەرمی ڕۆڵە ئەو پیاوە هات کاتی خۆی پیاوێکی پیاوانە بوو دەوڵەمەندی لێکەوتوو بوو زۆر لێ قەوما بوو شڕ و دڕ بوو یعنی هەر هیچی بەبەرەوە نەما بوو ئەو پیاوە بە سەر و سیما و هەیکەلەی دوێنێ ئێستا بە زەید پێدا دەهاتەوە شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانی هەستی کرد ئەم پیاوە لێ قەوماوە جا ئەوە خوایە نەڵێ چۆن بەخوا دەوڵەمەندمان هەبووە ساڵانی پێشوو بە دەفتەر زەکاتی داوە وەڵڵاهی ئێستا خوا ئاگادارە زەکاتی پێدەشیە ئەوەندە موحتاجە ئێستا خەریکە بکەوێتە سەر جلپینەکردن و دوورینەوەی جلەکانی تازەی پێ ناکڕدرێ ئەمە خوایە ئەمە زانە دێ و دەڕوا بۆفای بۆ کەس نییە پارە لەم دەست دەڕوا بۆ ئەو دەست ئەو دێتە خوار ئەم سەر دەکەوێت ئەو هەژارەی دوێنێ هەژارم پێشک دێ کاتی گرانی نەوەتەکان باوکی ئاواتی ئەو بوو دەیگوت تێرچام کەن چی ئیشێکم پێ دەکەم پێم بکەن ئێستا کوڕەکەی بە $1 ملیۆن قسە دەکات ئەمە خوایە هەشە ئەو زمانە بە $1 ملیۆن سویسری هەبوو دیناری سویسری هەبوو ئێستا بۆ $100 محتاجە قەت بۆ غەڕان بە ماڵی دنیا شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانی دەفەرمێت کە سەیری ئەو پیاوەی کرد بە زەی پیا هاتەوە پێی ناڕەحەت بوو وتی دانیشە لە مەجلیسەکەیە چوو لە حوجرەکەی خۆی لە ژوورەکەی خۆی بە کەسێکیوت عەباکەتم دەیە ئاو عەبای شێخەکان لەبەری دەکەن و گەورە و فشە وتی قوربان بەسەر چاو عەباکەی دانا یەکێک لە موریدەکان و دەروێشەکانی چوو لەودی و بەس عەباکەی لە خۆیەوە پێرچا حەل لە مێزەرەکەیەوە و لە کوڵاوەکەیەوە و لە قاتە جا شێخەکان دایمە تێر و تەسەل و پۆشتە و پەرداخن ئەویش دەوڵەمەند بۆ شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانی پیاوێکی سەکی تەبیعەتیش بووە هەموو شتەکانی گرانبەها بوون دەرپێکەی $2 ژێرەوەشی دانا هەمووی بۆ خستە بوخچەیەکەوە و بەس عەباکەی لە خۆیەوە پێچا بوو های خوهات خۆی قڕوشە کرد و لە مەجلیسەکەیە دانیشت بە کابراوتی ئەم دیارێ لە برای خۆتەوە وەرگرە کابرا زۆر کەیف خۆش بوو خواحافیزی کرد و ماڵاوایی کرد دەفەرمێ باوکم فەرمووی سروورە زۆر عەزیمی لە ڕواندا دیار بوو لە تەفسیرەکەی ئاوا دەڵێ دەفەرمێ شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانی دۆشدانەما بڵێ بە فەقیرەوە فەوتاین کاکە خومە یەکێک و دوان نییە سروورێ زۆر عەزیمی لە ڕواندا دیار بوو ئەمە گرنگە زۆر خۆشحاڵ بوو دەموچاوی نووری لێ دەباری لە خۆشیاندا یعنی وەکو سەرکەوتنێکی گەورەی بەدەستێ نابێت دەستکەوتێکی گەورەی بەدەستێ نابێت وەڵڵای دەفەرمێ لە مەجلیسەکە دانیشتبووین هێشتا هەڵنەستا بووین بڵاوەمان لێ نەکرد بوو کابرایە کات وتی ئەم دەست و دیاریم هێناوە لەلایەن فڵان کەسی زۆر دەوڵەمەند و سەرمایەدارەوە بۆ شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانی شێخ هەر بە عەباکەوە چۆ ژوورەکەی پێشوو ژووری حوجرەکەی خۆی گۆڕی هاتە دەرەوە بانگی خزمەتکارەکەی کرد بانگی کوڕەکەی کرد بانگی دەروێشەکەی کرد کە خزمەت دەکاوتی کاکە بۆ سەعاتەکەتان نەدا بە فڵان کەس وتی قوربان داومانە تێ فەرمووی باوەڕ کە درۆ دەکەی واللهی درۆ دەکەی سەعاتەکەتان نەداوە بە فڵان کەس کابرا و ناچار بووتی وەڵڵای قوربان زۆر سەعاتی چاک بوو
بۆ خوایە پێم حەیف بوو سعاتەکە زۆر سعاتێکی تازە و نایاب بوو وەڵای جێڕامانەوە لەناو بوخچەکە دەرمانهێنا پیاکە فەرمووت بیبەن لەو دوو بیدەنێم سعاتەکەمان دەرێناوە فەرمووی خۆزگە سعاتەکەشی لەگەڵا بوویایە وتیان بەچی زانیت فەرمووی سعاتی لەگەڵانیە ئەوەی بۆم هاتووەتەوە لەو جلانە باشترە گران بەهاترە هەمووی نوێ و تازەیە بەس سعاتەکەی لەگەڵانیە مێزەرەکەی لەگەڵە کوڵاوەکەی لەگەڵە جلەکانی هەموو لەگەڵە بەس سعاتی تێدانێ سعاتەکەشتان بدایە سعاتی لەوە باشترم بۆ دەهاتەوە غەدرتان کرد بەڕێ ئەمە ئینسان بەم دەروونەوە ببەخشێ ئەوە تامی ئیمانی کردووە سێمیان وەزەکە عەبد نەفسەه هەر کەسێک دەرونی خۆی پاکاتەوە فقال رجل وما تزكية المرء نفسه يا رسول الله صلى الله عليه وسلم أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم مرۆڤ چۆن دەرونی خۆی خاوێن دەکاتەوە بەڵێ بەڕێزان دەن تەسکیەی نەفس بەنان نەخواردن و خۆ فەقیرکردن و گۆشەگیری و نەخەوتن نییە هیوا هێوە دەزانێت کە قەت گۆژ نەخۆی ئەڵێ وەڵا وعدم کردووە 1 ساڵ دەبێت گۆژ نەخۆم برنج نەخۆم ئەوە تۆ ڕێجیم دەکەی بابە ئەوە تەندروست باشی پێ دەڵێن تەسکیەی نەفس بەوە ناکرێت تەسکیەی نەفس ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پیاوەی ڕوون کردەوە لە وەڵامی پرسیارەکەیدا قال رسول الله صلى الله عليه وسلم پیغمبر فرمووی يعلم أن الله معه حيثما كان أو يقين لدلو دلون تا دروست بێ يقينت هەبێ خوا ئاگای لێتەوە دەدبینە لە هەر جێگایەک بی ئەم بیر و باوەڕە لە دڵ تا دروست بوو تام و چێژی ئیمانت کردووە کەواتە ئەو بەرپرسەی ئەو فەرمانبەرەی ئەو پزیشکەی ئەو وەستایەی ئەو کرێکارەی ئەو ئەندازیارەی ئەو پارێزەرەی ئەو دادوەرەی ئەو بازرگانەی ئەو دوکاندارەی کە غەش لە کارەکەی ناکا غەش لە بەرامبەرەکەی ناکا بەڵام لەبەر خوا يعلم أن الله معه حيثما كان ئەڵێ بەخوا ئەڵڵا چاوی لێمە کامێرەی خوا بە سەرمەوەیە لە ترسی کامێرەی خەڵک نییە لە ترسی ڕقابەی مالی نییە لە ترسی چاودێری بەرپرسی فەرمانگەی تر نییە لە ترسی ئەوە نییە بڵێ گەندەڵیەک بکەم بەخوا دوورم دەخەنەوە سزام دەدەن بەس لەبەر خوا بۆی کارەکەی خۆی ویژدانی خۆی ئارامکە موچە و معاشەکەی حەڵاڵکە پارەکەی بە حەڵاڵی بێتە ماڵ و دەرخواردی ماڵ و منداڵیدا و بێتە لاشەی خۆیەوە و پاشان خوای گەورە بە ئەگە کارەکەم ڕێک و پێکەم دڵنیام خوا پاداش نەداتەوە هەر کەسێک ئەمەی لە ناو دڵ و دەروونابێ ئەوە تامی ئیمانی کردووە بەڵام هەموو قورئانت لەبەر بێ بەخوا هەموو تەفسیرەکانی قورئانت خوێن بێتەوە بەڵام پەنا بەخوای پەروەردگار ئەمە لە دڵتان نەبوو بێتە یەقین کە خوا لە هەموو شوێنێک دەدبینێ و ئاگای لێتە لە کاتێکا خەڵک ئاگای لێت نییە لە بێ شەرعی سڵت نەکردەوە بە هەموو قورئانیشت لەبەر بێ تامی ئیمانت نەکردووە هەیە ملیارلێرە بەخوا ملیارلێری دۆلارە بەڵام ڕاستگۆ و ئەمینە تاعاتی خوا دەکا عیبادەت دەکا لە کار و بار و بازرگانیەکەی و ئەو کەلوپەلانی بۆ ئەو خەڵک و وڵاتی دێنێ هەم ڕاستگۆیە لەگەڵ خەڵکە هەم دەستێکی ئەمینە وڵای تامی ئیمانی کردووە بەڵام لەوە چە فەقیرێکیش بێ لە برسا ناسکی هەڵکشی بێ بەڵام تامی ئیمانی نەکرد بێ کەواتە شەر نییە هەر فەقیر تامی ئیمانی کرد بێ بڵێ فڵان کەس چونکە دەوڵەمەندە تامی ئیمانی نەکردووە ئەمە ناخ و دڵ و دەروونە کەواتە بە کورتی و پوختی پشتبەستن بە خوای پەروەردگار ژیانمان جوان دەکات ئەم ژیانە کە بۆتە ژان بۆتە مەینەتی بۆتە ناڕەحەتی بەشە هەرە گەورەکەی ئەوەیە کە خەڵکی وەکو پێویست پشت بەخوای پەروەردگار نابەستێ مرۆڤ کە پشتی بە غەیری خوا بەست ژیانی تاڵ دەبێ مرۆڤ کە چاوی لە غەیری خواوە بوو لە ترسی غەیری خوا گەڕایەوە لە خراپە ئەو چاوە هەر لەسەری نابێ وەختێکە زانی ئەو گورگە ئەوە لە پێستی مەردایە ئەو شۆڕژێرە ئەو ئێستا دەبێتە دەست ئەو دادپەروەرەی بانگەوازی دادپەروەری دەکرد بۆی خەڵک لە دەوری کۆ ببنەوە ئێستا لە هەموو گەندەڵکارانی پێش و خراپترە ڕەحمەت بە کەفندزی پێشوو دەکرێ دەنێردرێ بۆیە چارەسەرمان گەڕانەوەی بۆ لای خوای پەروەردگار بە پاکی بە عەقیدەی پاک هەمومان ئاسوودە دەبین والسلام عليكم ورحمة الله وبركاته وذكر فإن الذكرى تنفع المؤمنين